یەکەم دیبەیتی نێوان کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا کرا. ئەڵبەتە لەو دیبەیتەدا ژمارەیەتەوە باسکران ئەوانەی کە پەیوەندیان بە دۆسیە ناوخۆیەکانی ئەمریکاوە هەبووە و بێگومان دۆسەی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا یەکێک بوو لە بابەتەکان. پێداویستی و دەمامکمان هەن. ئێمە ئامیری هەناسە پێدارمان دروست کردوون. تۆ نەدەتوانی دروستیان بکەیت. چەند هەفتەیەکمان ماوە ڤاکسینەکە بەرهەم بێنی. دەستمان کردووە بە چارەسەرکردن. ئێستا کە خەڵک تووشیان پەتایە دەبن ژمارەیەکی زۆر کەمتریان لێ دەبرن. ئێمە کارێکی زۆر گەورەمان کردووە. تەنها شتێک کە هەیە ئەوەیە لای هەواڵە هەڵبەستراوەکان شتێکی باشم نەکردووە. هەواڵی خراپت دەدەنێ لەسرم. ئەوەش تەنها هەواڵە هەڵبەستراوەکانن. بەڵام کاندیدی دیموکراتەکان جەخت دەکاتەوە لەوەی سەرۆک ترامپ تەواوی زانیاریەکانی بڵاوبوونەوەی ئەم پەتایی لە خەڵک چاردوێتەوە لە ئەمریکادا و ڕاشکاوانەش دەڵێ بۆچی. سەرۆک هیچ پلانێکی نییە، هیچ شتێکی نەکردووە. لە مانگی دووی ڕابردووەوە هەموو زانیاریەکی لەلا بووە لەسەر مەترسیەم قێرانە. دەیزانی کە پەتایەکی کوشندەیە، بەڵام چی کرد؟ تۆمار کراوە کە دانی پێدا دەنێت هەموو شتێکی زانیوە، بەڵام هیچ ئاگاهیەکی پێمان نەدا. خۆی دەڵێت تاگەلی ئەمریکان نەترسێت. نەخێر، خەڵک ناترسێت، تۆ خۆت دەترسیت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەنامەی ئەم هەفتەیە تەرخان دەکەین بۆ توێشکردن لەسەر یەکەم دیبەیتی کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا. بۆ ئەو مەبەستەش دوو میوانمان هەن. کارۆخ خۆشناو لە هەولێرەوە، کارۆخ سەرۆکی نێوەندی توێژینەوەی ئەمریکی کوردیە. هەروەها لە ئەمریکاوە لوقمان غەفور نووسەر و لێکۆڵەرمان لەگەڵدایە. کاکارۆخ، کاک لوقمان، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت بە کورتی هەریەکە ڕای خۆتانم پێ بڵێن بە گشتی دیبەیتەکە چۆن بەڕێوە چوو. کاک لوقمان فەرموو. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کاکارۆخ، سپاس بۆ بینەرانتان. تەڵەن حقەتەن دیبەیتەکە بە گشتی و بە کۆی کە قسەی لەسەرەکرێت لە میدیای ئەمریکیە وانی شانەیری ئێوە ناوێت زۆر بکەین لەژێر تەئسیراتی میدیای ئەمریکیەوە. ئەوان وا باسەکەن کە بایدن سەرکەوتوو بووە، بەڵام لە حقەتە ئەوەی کە ئەخوێنرێتەوە، ئەوەی کە خەڵکی ئەکادیمی زیاتر قسەی لەسەرەکە، ئەوەی کە من مجاملەی هینە قسەی لەسەرەکەم لەگەڵ هەندێک مامۆستای زانکۆیە بەگشتی پیان باش نییە دیبەیتەکە، پێشیان باش نەبووە، زیاتر دۆخێکی فۆزای گرتەبەر، یعنی دۆخێک بوو کە تێکەڵ و پێکەڵی تیا بەدیکرا، یعنی بەرنامەی هیچ کاندیدێکیان بەرنامەی خۆی نەخستە ڕوو. یعنی مەسەن بۆ نمونە لە مەسەلەی کۆرۆنا ڤایرۆس، یعنی ئەگەر دۆناڵد ترەمپ بۆ نمونە کە تۆ ئێستا باسی کۆرۆنا ڤایرۆسێ کرد، ڤاکسینەکە بەرهەمیە بەر لە نۆڤێمبەر، ئەگەر ئەو دۆخەوە وایە بۆ جۆ بایدن وایە، یان جۆ بایدن ئەگەر دەرچێت لە 3 نۆڤێمبەرە، ئایا دوای ئەوە چیەکا بۆ کۆرۆنا ڤایرۆس؟ یعنی لەبەرەوە بەڕاستی دیقەت بەی تێکەڵ و پێکەڵ یەک هەبوو لە تەڕەحکردنی یاخود لە خستنەڕووی بڕگەکانە و ئەبێ بیریشمان نەچێت کاک بەڵێن ئەم دوو کاندیدی وتاربێژی نین، واتە توانای ئیلقای وتاریان نییە. بۆ نمونێ وەکو کەسێتێکی ڕۆناڵد ڕێگن نین، یان وەکو کەسێتێکی وەکو باراک ئۆباما نین، هیچیان، ینی ناتوانن نە لە پرێزنتەیشنە نە لە دیالۆگیشا سەرکەوتوو بن، نە لە خیتابدانیشا سەرکەوتوو بن. بەڵێ کاکارۆخ چەندێک هاوڕای لەگەڵ کاک لوقمان؟ بەڵێ سڵاوتان لێبێ کاک بەڵێن و سڵاو لە کاک لوقمان و بینەرانی بەڕێز. دیارە بە تەواوی هاوڕام لەگەڵ بۆچوونی کاک لوقمان، چونکە پێم وایە ئەم دیبەیتە لە مێژووی دیبەیتکردنی سەرۆکەکانی بەرژێرەکانی سەرۆکایەتی ئەمریکا لاواسترین دیبەیت بووە لە ساڵی 1960ەوە کە یەکەم دیبەیت لە نێوان جۆن کەنەدی و ریچارد نیکسن کرا. هەتا وەکو ئێستا پێم وایە ئەم دیبەیتی نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن لاواسترین دیبەیت بووە و خراپترین دیبەیت بووە، هەم لە ڕووی ئەدای بەربژێرەکان و هەم لە ڕووی میکانیزمی بەڕێوەچوونی دیبەیتەکە کە لەلایەن کریس واڵەسەوە بەڕێوە چوو، کە بەڕاستی نەیتوانی کە بڵێن کاتەکە بەباشی بۆ بەرهێنانی تێدا بکەوە، نەیتوانی کە پەیامەکانی دوو بەربژێرەکە بگەیتە خەڵکی ئەمریکا، چونکە بەڕاستی پێویست بوو لەم دیبەیتەدا لە جیاتی ئەوەی کە هێرش بکرێتە سەر کەسایەتی یەکتر، لە جیاتی ئەوەی کە هێرش بکرێتە سەر خێزان و کەیسی خێزانی زیاتر بوروژێنرێ، پێویست بوو بەرنامە و پڕۆژە و ئەم کارانی کە ئەوان لە 4 ساڵی داهاتوو دەیکەن ئەوان ئەویان بخسبە ڕوو تەنها هێرش و هێرشی بەرامبەر بێت. بۆیە پێم وایە ئەگەر لێم بپرسی
کامیان دۆڕان من پێم وایە خەڵکی ئەمریکا دۆڕان چونکە خەڵکی ئەمریکا هیچی دەست نەکەوت هیچ پرۆژەیەکی لەم دوو بەرژێرە دەست نەکەوتووە بەڵکو دەبێت چاوەڕێی دیبێتی دووەم و سێم بین بزانین ئایا بە هەمان ئاست ئەمانە دیبیتەکەن یاخود ئاستەکان بەرزەکەنەوە بۆ پێشکەشکردنی پرۆژە و بەرنامە و پلانی کار و شێوازی چارەسەرکردنی ئەم کۆمەڵە قەیرانی کە ئەمریکا تێکەوتووە وەکو بەڕێز باست کرد قەیرانی کۆڕۆنا و قەیرانی ئابووری قەیرانی نێودەوڵەتی ئەو قەیرانانی کە ڕوونڕووی لە ناوخۆی ئەمریکا و لە دەروی ئەمریکا ڕوبەڕووی ئەمریکا بوونەتەوە دوێ پێم وایە دیبەیتێکی لاواز بوو و هیچ شتێک لە دوو کاندیدەکە لە دوو بەربژێرەکە نەیانتوانی کە بەرنامە و پرۆژە بگەینە هاوڵاتی دەری ئەمریکی بۆ سەرنجی دەگران بەلای خوانە ڕابشێش لەسەر پەتای کۆرۆنا کاک لوقمان بەڕای تۆ هیچێکێ لە کاندیدەکان توانیان متمانەن لە لای دەنگدەری ئەمریکی دروستکەن بە تایبەتی کاتێکە سەرۆک ترامپ بە جۆ بایدن دەڵێ ئەوەی کە کردوویەتی هەرگیز بە بایدن نەدەکرا ئەگەر بایدن لە دەسەڵاتدا بواە لە بری 200,000 کەس 2 ملیۆن کەس دەمردن بایدن ئەلبەتە باز لە کۆمەڵی هەنگاوی تر دەکا کە بیگیرێنە بەر بەڵام کامیان توانی زیاتر متمانەی خەڵک بەلای خۆیان ڕابکێشێ خۆی لە مەسەلەی دیبێتەکە تەنها بایدن لە مەسەلەی کۆرۆنا ڤایرۆسا سەرکەوتوو بوو لەو تەوەرەیە بایدن سەرکەوتوو بوو لەبەر ئەوەش بۆ کارەکەەوەی بەڕاستی لە ئەمریکا 200,000 کەس مردووە ینی ئەوە حقەتە ینی تۆ چۆنێ بینی و بیبێ لێکی بیتەوە و هەش تەڵحێ بکات ترەم یعنی ئەمە خەڵک ناگەێنێتەوە قەناعەتی کە ئیجراعاتی باش کراوە هەرچەند نەخۆی ڤایرۆسەکە لە هەموو دنیاە هەتا نمونەی چینیە ناوە نمونەی رووسایە ناوە کە کەس نازانێ ترەمپ وای کەس نازانێ هینەکان چەنە یعنی مردن شتەکان چەنە بەڵام تۆ نابێ بەو شێوەیە تەڕەحکەی مادەم لە چین 7 ملیۆن کەس مردووە بێ لە ئەمریکاش 7 ملیۆن بمرێ نه ئەمە نابێ وابێت یعنی نابێ قیاسەکە بۆ بێت خۆی هەتاوەکو لەوەی کە لێی پرسی کریز واڵاز لێی پرسیوتی ئێوە وتان هاوین ڤاکسینەکە بەرهەمێت ئەوە هاوین ڕۆی وتان مانگی دەبەرهەمێت ئەوە مانگی دەڕۆی ئایا لە مانگی 11 بەرهەمێت ڤاکسینەکە ترەمپ یعنی هێشتا هینی نەکردێک چۆن بڵێ جەختی لەوە نەکردەوە ینی بەڵێنی ئەوە نەیەکە کە لە نۆڤێمبەرە یان پێش هەڵبژاردنیان تەنان بەڵام کاک لوقمان ئەوەی وت سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کرد کە لە ماوەی چەند هەفتەیەکدا ڤاکسینەکە دروست دەکرێت یا بەرهەمدێ ئاخجا خۆ ئێستا خۆ ئەو ئاماژەشی هەر بۆە لەگەڵ من قسەی کۆمپانیەکانم گواستۆتە ینی بەحسا ئەم ینی وەکو چۆن بڵێ کۆمپانیەکان چ قسێ بکەن ئەم ئەواکە بەڵام نابێ وابێ خۆی نابێ سەرۆک بەو شێوەیە بێ ینی حقیقەتە ینی تۆ بێ ئەوێ بزانی ئایا کە کاک بەڵێن کێشەکە لەوایە ینی ئەم پیاوە کە قسە ئەکات ینی کێشەیەکی گەورەی هەیە ینی کێشەیەکی گەورەی هەیە کە قسە ئەکات بیری ئەچێتەوە پێشتر چی وتووە ینی ئەمە کێشەیەکی گەورەیە لە دۆناڵد ترامپ ینی هەتاوەکو لە مەسەلەی کۆرۆنا ڤایرۆسا ینی ئەم ڕاستە ئیجراعاتێکی گەورەی کرد یەکەم وڵات بوو کە سنووری داخست بەڵام نەیتوانی ئەم هینەی خۆی ینی ئەم ئیجراعاتی خۆی لە دیبێتەکە بەرهەم بێنێت وەبەری بێنێت وابیکا بە خاڵێکی تۆکمە بۆ خۆی خاڵێکی پۆزتیڤ بۆ خۆی نەمانوێت کاک بەڵێم ڕێگەم بە یەک شت پێ بڵم لە ڕووی پێداویستی تەندروستیەوە لە ڕووی ئیجراعاتی تەندروستیەوە توانم بڵێم ئەمریکا سەرکەوتوترین وڵات بوو کە توانی ڕوبەڕووی کۆرۆنا ڤایرۆس بێتەوانێت بە تایبەتی لە ڕووی پێداویستی پزیشکیەوانێ یعنی یەکێک بوو لەو وڵاتانەی کە هیچ پێداویستێکی پزیشکی کەم و کورتیان نەهێنا بەڵام ئەم برادەرە ینی دۆناڵد ترامپ نەیتوانی ئەمە وەبەرهێنێ یاخود ئەمان بکات بە بەینێکی بە دەستکەوتێک بۆ خۆی لە دیبێتەکە بە پێچەوانەوە یعنی خاڵی نێگەتیڤی کە کەوتە سەر لە دیبێتەکە کە دۆناڵد ترامپ هێن جۆ بایدن کردی بە نقطەی ئەساسی لە مۆزوعی کۆرۆنا ڤایرۆسە مردنی خەڵک بوو مردنی خەڵک بەڵێ کارۆخ بەڕای تۆ ئەمە چەندێک ڕەوایە دۆسەی کۆرۆنا ببێتە دۆسەیەکی گرنگی سیاسی لە هەڵبژاردننی ئەمریکادا
بەڵێ پێم وایە کە کۆرۆنا ڤایرۆس دۆسیەیەکی گرنگە بەڵام پەتایەکی جیهانیشە ینی ئەوە نیە هەر ئەمریکا بەدەستیەوە ناڵاندی بێتی و سەرۆک ترەمپ بەر لە هاتنی کۆرۆنا دەستکەوتی زۆری هەبوو ڕاستە کۆرۆنا دەستکەوتەکانی بەشێکی لی کەم بوویەوە بەڵام بەتایبەت لە بواری ئابووری بەڕاستی سەرۆک ترەمپ لە ماوەی 3 ساڵ و نیمی ڕابردوو توانی کە کۆمەڵێک دەستکەوتی گرنگ بۆ ئەمریکا بەدەستبێنێ ئەگەرچی کۆرۆنا دەستکەوتەکانی یاخود ڕیسیەکەی لێ کردەوە بەخووری بەڵام بە شێوەیەکی گشتی پێم وایە هەڵسوکەوتی دۆناڵد ترەمپ لەژێر چاودێری ستافی تەندروستی یان ڕاوێژکارانی تەندروستی وەکو کاکومان باسی کرد هەڵسوکەوتێکی تا ڕادەیەک گونجاو بوو لەگەڵ کۆرۆنا ڤایرۆس بەڵام ئەوەی کە لە دیبیتەکە جۆ بایدن کردی خاڵی سەرەکی کە ئەوەیە کە زیاتر لە 200,000 کەس بە کۆرۆنا ڤایرۆس لە ئەمریکا مردووە کە ئەمە ڕێژەیەکی پێوانەیە لەسەر ئاستی جیهان و ئەمریکا ڕێژەی پێوانەی نەک هەر لە ژمارەی مردووان بەڵکو لە ژمارەی توشبوانیشە تۆمار کردووە بۆیە پێم وایە کە دۆناڵد ترەمپ نەیتوانی تەوزیفی ئەو سەرکەوتنانەی بکات لە بواری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس ئەمە لەلایەک لەلایەکی تر جۆ بایدنیش بەڕاستی جگە لە ڕەخنەی تۆند هیچ ئەلتەرناتیڤێکی نەبوو ینی نەیگوت من ئەگەر بۆ 4 ساڵی داهاتوو بوومە سەرۆک بە چ میکانیزمێک جیاواز لە دۆناڵد ترەمپ بۆ ڕووی کۆرۆنا ڤایرۆس دەبمەوە ینی پێم وایە جۆ بایدن شتێکی تازەی پێ نییە تەنها کارکتەرێکی کۆنی ناوحەوزی واشنگتنە و ئەگەر ئەو ینی هەڵبژێرێت ئەوە تەنها 4 ساڵی ئیدارەی ئۆباما دووبارە دەبینینەوە بۆیە بەت لە بواری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هیچ ئەلتەرناتیڤێکی وای نەخستە ڕوو کە سەرنجی دەنگدەرانی ئەمریکا بەلای خوا ڕابکێشی بڵێ کە تۆ هەڵەی کە بە دۆناڵد ترەمپ بڵێ تۆ هەڵەی بەڵام من بەم میکانیزمەیە هەڵەکات ڕاستەکەمەوە من خۆم جیاواز لە تۆ ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا دەبمەوە بۆیە پێم وایە ئەمە شێچێک لە خەوشەکانی جۆ بایدن بوو کە هیچ پرۆژەیەکی ئەلتەرناتیڤی نەخستە ڕوو بەرامبەر بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کاکارۆخ زۆر بە کورتی پێم بڵێ کامیان گرنگترە بۆ دەنگدەری ئەمریکایی باری ئابووری وڵات یاخۆ بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا پێم وایە ئەم دوو کەیسە بەیەکەوە بەستراون بەڵام ئەگەر بێ سەر ئەوەی کامە گرنگترە بەلای هاوڵاتی ئەمریکیەوە پێم وایە باری ئابووری زۆر گرنگترە چونکە ئەمە پەتایەکی جیهانیە و پەتاش تۆ ژیان نابێت بوەستێ دەبێت تۆ لەگەڵی هەڵکەی وەکو هەموو وڵاتانی جیهان ئێستا تا ڕادەیەکی باش ژیانیان ئاسایی کردوتەوە بۆیە ئەگەر بەڕێزبەندی دای بنین لاەن ئابوووریەکەی بەلای هاوڵاتی ئەمریکیەوە گرنگترە لایەنی بڵین ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەکو لە ڕاپرسیەکیشا پێشتر کراوە کە لە 10 هاوڵاتی ئەمریکی 8یان لە هەموو کەیسەکانی تر گرنگتر بووە. بەڵێ کاک لوقمان جەنابەت ڕاتچیە کامیانە بەڕای تۆ؟ حقیقەتەن ئەمریکی بەلای گرنگ ئابوووریەکەی بەلاوە گرنگترە یعنی ئەگەر من پێ دەڵێم من زۆر بە سەراحەت پێ دەڵێم ئەگەر ئیجراعاتی تەندروستی نەبووە ینی لە هەواڵەوە ئەمریکا بازاری داناخست بۆیە دۆناڵد ترەمپیش خۆی لەگەڵ ئەو هینا بوو لەگەڵ ئەو بۆچوو نابوو بازار دانەخرێ یعنی داخستنی و دانەخستنی بازار هیچی لە کەیسی کۆرۆنا نەگۆڕی بۆ مردن بەڕاستی لە ئەمریکایە وتوانم لێت بڵم لە زۆر وڵاتیشدا یعنی هینی نەکرد هیچ گۆڕانکاریەکی دروست نەکرد بەڕاستی لای ئەمریکی زۆر گرنگتر بوو کە ئابوووریەکەی نەفەوتێت ئەو هەموو بێکاری دروست نەبێت کە لە ئەمریکا دروست بوو کە گەیشتە لە سا ئێستا دابەزیوە بۆ لە ساین و چێتەوە بەرەو لە ساهەش بەوەی ئەوەی کە بازار تۆزێ بوژاوەتوانێت لای ئەمریکی با ئابوووریەکە گرنگ. بەڵێ کاک لوقمان کاکارۆخ من دەگەڕێمەوە بۆ لاتان دادگای باڵای ئەمریکا یەکێکە لە نێوەندە هەرە گرنگەکان کە خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەیە لە ناو ئەمریکادا مردنی ئەم دواییە یەکێ لە دادوەرەکانی ئەو دادگایە مشتومڕێکی نوێی سیاسی لە ئەمریکادا دروست کرد لەگەڵ هەموو ئەو مشتومڕەشدا سەرۆک ترامپ بڕیاری خۆیدا کە دادوەرێک دەستنیشان بکە و کاندیدی بکە بۆ ئەوەی ببێتە ئەندام لە دادگای باڵای ئەمریکادا. ئێمە هەڵبژاردنمان بردووەتەوە مافی خۆمانە دادوەردا بنین خەڵکێکی زۆر کەم پێچەوانەی ئەم شتە دەڵێن بەڕاستی ئەگەر دیموکراتەکان بووان ئەوە هەر بیریان لەوە نەدەکردەوە کەم هەنگاوە نەنێت تەنیا جیاوازیەکەیشی ئەوەیە کە زۆر بە خێرایی هەنگاوی خۆیان دەنا بە هیچ شێوەیەک دەستبەرداری نەدەبوون جا بۆیە شیانی هەیە پێچەوانەکەشی بکرێت و بەبێ هیچ گومانێکیش دەکرێت.
دیموکراتەکانیش لە لای خۆیانەوە داوای ئەوە دەکەن کە پێویستە خەڵک دەنگی هەبێ یا قسەی خۆی هەبێت لە دانانی دادوەر بۆ دادگای باڵادا و ئاماژە بەوەش دەکەن مادەمێکی هەڵبژاردن لە ئارادایە کەواتە پێویستە گوێ لە دەنگی خەڵک بگیرێت. گەلی ئەمریکا مافی خۆیەتی دەنگی خۆی هەبێت لەسەرەوەی کێ کاندیدە بۆ دادگای باڵا ئەو دەنگەش لەو کاتەدا دەبیسترێت کە دەنگ بۆ سیناتورەکانی ئەمریکا و دەنگ بە سەرۆکی ئەمریکا دەدرێت. ئێستا ئەو دەرفەتەیان نابێت چونکە ئەوە تا لە ناو هەڵبژاردندای هەڵبژاردن دەستی پێکردووە دەیان هزار کەس دەنگی خۆیان داوە هەر بۆیە پێویستە چاوەڕوان بین و بزانین بەرەنجامی ئەم هەڵبژاردنە چی دەبێت. کاکارۆخ لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەکرێ ئەمەیان وەکو ئەو مشتومڕە سیاسیە گەورەیە تەماشای بکەین کە ئێستا لە واشنگتندا هەیە یعنی هۆکارەکەی بۆچی دەگەڕێیتەوە بۆچی دانانی ئەندامێک یاخود دادوەرێک لە دادگای باڵادا دەبێتە دۆسیەکی سیاسی لەم سەروەختەی هەڵبژاردندا هۆکارەکە چیە بەڕای تۆ؟ بەڵێ پێم وایە دەسەڵاتی یاسادانان یان دەسەڵاتی دادوەری لە ئەمریکا زۆر گرنگە و ئەم نوع حاکمەی کە ئەندامی دادگای باڵان لە ئەمریکا بە گوێرەی مادەی سەی دەستوری ئەمریکا بۆ هەتا ئەندامی ئەم دادگایە دەبن بەڵام پێشووتر پێشی ئەم دادوەرە بمرێت ئەوە بەم شێوەیە دابەش بوون 5 دادوەر کۆماری بوون یان پێش ئەوەی بڵێن ئیتیجاهی کۆنزەرواتیڤ و پارێزگاریان هەبوو و چواریان دیموکرات بوون بەڵام کە دادوەرێکی دیموکرات دەمرێ و ئیتر ئەمە بە گوێرەی دەستور دەسەڵاتی سەرۆکە کە کەسایەتیەک دیاری بکە بۆ شوێگرتنەوەی بۆ پڕکردنەوەی ئەم پۆستە و دەبێ ئەنجومەنی پیران دەنجی لەسەردا اینجا ترامپ لەم کاتەیە کە دەیەوێ ئەم ئەندامی دادگای باڵا پڕ بکاتەوە و بە زۆرینەی دەنجیش کە تێدەپەڕێت لە ئەنجومەنی پیران چونکە 53 کۆمارین ئەمە هەندێک وای دەخوێنەوە کە ترامپ بەنیازە ئەگەر ئەنجامەکانی هەڵبژاردننی بەدڵ نەبێ ئەوە پەنابەرێتە بەر دادگای باڵا و دادگای فیدرالی بۆ ئەوەی کە بتوانێت لەوێ شتێک بکات چونکە بەڕاستی دۆناڵد ترامپ تاوەکو ئێستا بەڕاشکاوی باسی هەندێک جار کە پرسیاری لێکراوە وەڵامی ئەوەی نەبووە کە زۆر بەسانایی بە ئاشتیانە دەسەڵاتی دەسەڵات دەکە هەر دەڵێ ئەگەر تەسویر نەبێ من دەردەچم ئەگەر هەڵبژاردنێکی پاک بێ من دەردەچم بۆیە هەندێک وای دەخوێنەوە پڕکردنەوەی ئەم پۆستەی دادگای باڵا لەم کاتەی ئێستاە کە ئەگەر چی لە دەسەڵاتی سەرۆکە وەکو باسم کرد کە پێشنیاری کەسێک بکە و ئەنجومەنی پیرانیش دای بنێت دەنجی لەسەر بدا ئەمە زیاتر دۆناڵد ترامپ بۆ ئەوەیەتی کە ئەو کاتە دەبێتە 6 کۆماری بە 3 دیموکرات لەناو دادگای باڵایە ئەو کاتە دۆناڵد ترامپ بە ئاسانتر دەتوانێت سکاڵا بکات لە ئەنجامی هەڵبژاردنەکان و زیاتر لەوەیە بتوانێت شتێک بکە ئەگەر ئەنجامەکانی بەدڵ نەکات. بەڵام وەکو جەنابەت ئاماژە پێکرد کە دەڵێی 6 کۆماری یا 3 دیموکرات یاخو ژمارەکان کەم و زۆری تیادا بێ ئەرکی دادوەر بە تایبەتی لە دادگای باڵادا پاراستنی دەستوری ئەمریکایە کاک لوقمان بەڕای تۆ دادوەر لە دادگای باڵادا دەتوانێت بە پرەنسیپەکانی کۆماری بوون یا دیموکراتی بوون ئەرکەکەی خۆی بەجێبگەێنە یا بەڕێوەبەرە بڕوا ناکەم نا چکە زۆر کەیسی تر هەوەیان زۆر مەسەلەی تر هەبوو کە چۆتە دادگای باڵا و یعنی بەدڵی کۆماریەکان ویستیانەوانە بێیان بەدڵی ترامپ بێت بەڵام بەدڵی نەبووە بۆ نمونە لە مەسەلەی لە مانگی 6 لە مەسەلەی ترانسجەندەر کە بۆی هەیە وەکو کەسێکی ئاسایی لە شوێن لە دائیرە و لە بەڕێوەبەرایەتی و لە شوێنەکانە کار بکات بەدڵی ترامپ نەبوو ینی بەدڵی کۆماریەکان نەبوو دوو دادوەری کۆماریش بڕیاری لەسەردا و ڕازیش بوو بەدڵی یعنی ئەوان ئیشەکەی خۆیان کرد بڕوام نییە بەڵام ئەوەیە ئەم مەوزوعی دادوەرە بەڕاستی گەورە کرا ینی مەوزوعەکە یەکجاوە وا گەورە نەبوو ینی وا شتەکە وا نییە بۆ دەرەجە گەورەیە بەڵام نازانم بۆ وای لێکرا ینی من تێنەگەیشتم لەوەی کە تا ئێستا من زۆر هەواڵ لەسەر ئەم مۆزوعە خوێنەوە تێناگەم ینی ئایا خۆ لە سەردەمی بوونم نە باراک ئۆباماش دوو کەسی دامەزرانەوە لە سەردەمی جۆرج دەبلیو بوشە 3 دامەزراوە لە سەردەمی کلینتۆنا دانەیەک دامەزراوە مۆزوعەکە لەو فترە زەمەنی ئەو 4 ساڵی کە سەرۆک دەسەڵاتی هەیە ئەگەر دادوەرێک ئەمرێت یعنی ئیتر ئەبێ پڕکرێتەوە شوێنەکەی ئیتر کام ئەمیش پڕکرێت سەرۆک هەڵی ئەبژێرە کە سەرۆک هەڵی بژێرە ئەچێتەوە کاکارۆ ئەچێتە ئەنجومەنی پیران
شێ زۆری نەبێ دیموکرات بێیان کۆمانی بێ لێ تێپەڕ بێ و دەنگی لەسەرەدرێت. یعنی بەڕاستی ئێمە بین ئەگەر وا تەسەوور بکەین ئەگەر دۆناڵد ترەمپ دەرنەچێت ئەوە کەیسەی بچێتە دادگا و لەبەرەوەی کۆماریەکان لێ زۆری نەر و ئەنجامەکە قبول ناکرێ و بەدڵی ترەمپ بەبێ بڕوا ناکەم. لە ئەمریکا شتی وە مستەحیلاتە. اینجا هەنێشت هەیە بەڕاستی لە ئەمریکا پرانسیبە، ئەنی من بڕوا ناکەم ئەگەر دۆناڵد ترەمپ دەرنەچێت لە هەڵبژاردنە بڕوا ناکەم یەکجار بەو شێوەیە ینی ئینکاری بکاو لە دەسەڵات دەستور ڕێگەی پێنا. اینجا شتێکی تر هەیە بۆ ئەوەی یعنی بینەرانی تۆ ینی بیژێرمەوە سەر حاڵەتێک کە ئەمە ڕوونادات لە خۆپیشاندانەکانە بەڕێوەبەری FBI و تەنانەت وەزیری بەرگری ئەگەر بەدڵی ترەمپیان بکردایە خۆپیشاندانەکان بنەوە ئەیشتر ئەگۆڕا، ینی بەڵام نیان کرد، یعنی بەدڵی ئەو نەجوڵانەوە. ینی هەنێ بۆچی هەنێشت هەیە پرانسیبە نابێت تێک بدرێ لە ئەمریکا، دۆناڵد ترەمپ ناتوانێت تێکی بات، یعنی هەرچەند هەڵویشی بۆ بە هەرچەنە ئینکاریشی لێ بکان ناتوانێت. ئەگەر بەدڵی ئەو بە ئەبوو سوپا بەکاربهاتە بۆ لەلایەن وەزیری بەرگری و لەلایەن FBI و لەلایەن سوپا بەکاربهاتە بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکە و یعنی شتی گەورەش ڕوویە، بەڵام نەکرا. تۆ ببینێ لاموو خۆپیشاندانەکانە کەسێک نەکوژرا بەدەستی ینی بە ئەنقەز و یاخو بڵین لەلایەن پۆلیس یان لەلایەن مەسەلەن سوپاوە بکوژرێت. ئەمە بەدڵی ترەمپ نەبوو، ینی ئیشەکە هەتاوەکو ئینکاریشان لێ کرد. بۆیە بڕوا ناکەم دادگای باڵای ئەمریکی کە گەورەترین دەسەڵاتە لە ئەمریکایە ینی بتوانێت بەدڵی ترەمپ بجوڵێتەوە. کاکارۆخ وەکو کاگلوقمان ئاماژەی پێیەکە کە دادگای باڵا بەپێی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکا ناجوڵێتەوە یاخو بەپێی فەرمانی ئەو ناجوڵێتەوە. هیچ تێبینیەک تێ لەسەرەوە؟ بەڵێ تەنها تێبینیم ئەوەیە کە بەلای کۆماریەکانەوە گرنگە کە دەسەڵاتی زۆرینەیان هەبێت لە هەر بڵین لە دادگای باڵایە، چونکە ئەمە بۆ ئەوەی کە سێ دەسەڵاتەکە گرنگن لە ئەمریکا، وەکو ئەوەی کە چونکە باڵانس لە نێوان ئەو سێ دەسەڵاتەیە گرنگە کە لای کامە لایەنە. ئەگەر چی پرنسیپ هەیە وەکو کاکلوقمان باسی کرد، ئەم پرنسیپانە خۆ دادوەرەکان لی دەرناچن، بەڵام بۆ چێک ئەن باڵانس ئەوەی کە هاوسەنگی نێوان دەسەڵاتەکان گرنگە کە زۆرینە بەلای حیزبەکانەوە گرنگەکە، بەتایبەت لە ناو کۆماریەکانە بەلای ئینجیلەکانەوە گرنگە کە هەندێک کەسایەتی دادوەردابنێ کە پارێزەر بن یان ئەوانەی کە کۆنزەرواتیڤ بن، بۆ ئەوەی کە هەندێک کەیس هەیە کە ئەوان بوا دەزان ینی پێیان وایە ئینجیلەکان کە ئەمە لەگەڵ ئاین و لەگەڵ بیر و باوەڕ و لەگەڵ ئایدیۆلۆژیای ئەوانە یەک ناگرێتەوە، ئەوە لەو دادگای باڵای تێنەپەڕن. یعنی لەوان لەباربردنی منداڵ و ئەوەی کە کاکلوقمان باسی کرد مەسەلەی LG ئەوەی مەسەلەی هاوڕێگەزبازەکان بەڵێ LGBT ئەمانە کۆمەڵێک کەیسن کە بەلای ئینجیلەکانی ناو کۆماریەکانەوە گرنگن. بۆیە پێم وایە کە بەلای ئەوانەوە گرنگە کە دۆناڵد ترەمپ دادوەرێک دەستی شام کاوە دەنجی لەسەر بدرێەوە، بۆی کە هەندێک کەیسی گرنگ هەیە کە لەگەڵ ئایدۆلۆژیای مەسیحیەکانە یەک ناگرێتەوە، لەگەڵ ئایدۆلۆژیای ئینجیلەکان یەک ناگرێتەوە، تێنەپەڕێت لە دادگای باڵا. ئەوە بوومە بەخۆی ئەوان زیاتر کۆمارەکان زیاتر مەسەلە ئاینی و مەسەلە ئینجیلی و مەسەلە ئەوانەی کە پەیوەستن بە دینەوە بۆیە پێداگری ئەوانیان بەلاوە گرنگترە، نەک مەسەلە سیاسی نەتەوەی مەسەلە سیاسی و ئاسایشی نەتەوەی ئەم مۆزوعانە. بەڵێ دەگەڕێمەوە بۆ لاتان. هەڵبەتە لە وەتای خۆپیشاندانەکان دەستیان پێکرد لە ئەمریکادا ئەو خۆپیشاندانانەی کە وەکو دەگوترێت دژی ڕێگەسپەرستی بووە، دیموکراتەکان جەختێکی زۆریان دەکردەوە لەوەی کە نادادوەریەک لە ناو ئەمریکادا هەیە. بەڵێ نادادیەکی بە بەرنامە هەیە لە وڵاتەدا لە بوارەکانی پەروەردە و کارکردن و سەپاندنی یاساشدا و تەنانەت لە شێوازی جێگیرکردنی داددا. زۆربەی هەرە زۆری ئەفسەرە پۆلیسەکانمان باشن و خاوەن شکۆ و خاوەن ڕێزن، ڕۆژانە ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە لە پێناو پاراستنی ئێمەدا، بەڵام سێوی خراپیش هەیە. جاکە خراپ دەبێت یان پێیان دەزانرێت ئەوە پێویستە چارەسەر بکرێت و پێویستە بەرپرسیار بکرێت. سەرۆک ترامپیش لە لای خۆیەوە زۆر بەتوندی وەڵامی بایدن دەداتەوە و جەخت لەوە دەکاتەوە کە بایدن یەکێک بۆ لەوانەی خراپەکاریەکی زۆری بەرامبەر بە ئەفریقاییە ئەمریکاییەکان کردووە.
تۆ بە شێوەیەکی زۆر خراپ سەر و سەودات لەگەڵ ئەفریقیا ئەمریکیەکاندا کردووە، خراپ بوویت لەگەڵ دانیشتوانی ڕەشپێستی وڵاتەدا بە ئەندازەی هێندەی هەموو خراپکاران. کاک لوقمان لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم بەڕای تۆ دەنگدەرانی ئافریکایی ئەمریکایی دەنگدەری یەکلاکەرەوەن لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتیدا؟ حقیقەتەن ناتوانین بڵێن دەنگدەری یەکلاکەرن، بەڵام ئەتوانین بڵێن بەشێکی بگەورن، بەڵام هەموو بەشە گەورەکە بۆ دیموکراتەکان نییە، ینی ئەبێوەشمان بیرچێ، بەڵام زۆرینەی لای ئەوانن، ینی زۆرینەی دەنگەکانیان لای ئەوانن، بە تایبەتی ئەو ئەفریقا ئەمریکایانەی کە لە ڕووی داراییە و یاخود بڵێن کلاسی یاخود کلاسی لۆ کلاسن، ئەوانەی کە یعنی زیاتر خەڵکی هەژار و کەم دەرامەتن، ئەگینا ئەو کلاسەکان یاخود بڵێن ئەوانەی کە لە ئاسی بەرزان بەشی گەورەیان لای کۆماریەکانن، بزنسەکان ئەوانەی کە خەریکی بزنسن و ئەفریقا ئەمریکانەکان زۆری کۆمارین ئەمانە. بۆیە من پێم وانییە بەو دەرەجە گەورە و بەو شتە گەورەیە بێ بەو شێوەیە بێ و ئەوەی لە دیبیتەکە شتێکی ود بەلامەوە سیر بوو جۆ بایدن، وتی هەموو ئەفریقا ئەمریکایەکان دژی سیاسەتەکانی تۆن و دژی تۆن، بەڵام لە کاتێکە ئەگەر دیقەت بی هەل لە سەردەمی خۆپیشاندانەکانە کۆمەڵێک دیبیت و کۆمەڵێک منازەرەی گەورە کرا لەگەڵ ڕەشپێستەکان و لەگەڵ ئەفریقا ئەمریکانەکانە دۆناڵد ترەمپ کردی، یعنی تەرحی زۆر گەورەیان کردو یاخود پشتگیری زۆر گەورەی ترەمپیان کردو، هەتاوەکو لەو کاتەشە مەجموعەیە سەرکردەی سوپای ڕەشپێستی دامەزران. بۆیە من پێم وانییە بەو دەرەجە گەورەیە بێ ئەفریقا ئەمریکایەکان دەورێکی گەورەی یەکلاکەرەوەیان هەبێ لەم لەم هەڵبژاردنانەدا لەم هەڵبژاردن و بتوانن یعنی ئەنجام بگۆڕن و بەو شێوەیە، چکە لە ئەمریکا ئەبێ وا بزانم ئەوەی هەڵە نەبم ئەفریقا ئەمریکان یاخود ڕەشپێستەکان بەگشتی لە سا هەژدەن ینی زۆرینی سپی پێستن، ینی سپی پێستەکان دەوری گەورە ئەجێڕن لە ناو ئەمریکایە. بەڵێ کاکارۆخ بەڕای جەناب ئەوەی کە لوقمان ئاماژەی پێدەکا کە زۆرینەی دەنگدەر لە ئەمریکادا لە سپی پێستەکانن، سپی پێستەکان هاوسۆزی چەندە لەگەڵ ئەم دۆسەیە کە ئێستا لە ئەمریکادا ینی بە ئاشکرایی دەرکەوتووە دۆسەی ئافریقایی ئەمریکاییەکان و پێشەلکردنی مافەکانیان یاخۆ ئەوەی کە دەرفەتەکانی ژیان لە بەردەمیاندا یەکسان نییە، ئەوەی کە بایدن پێی دەڵێ نادادوەری کۆمەڵایەتی. بەڵێ پێم وایە کە ئەگەر ئەم کەیسە زۆر زەق بکرێتەوە، کەیسی ڕەگەزپەرستی یان کەیسی نادادی کۆمەڵایەتی، لە کۆتاییدا لە بەرژەوەندی ترەمپ دەبێت، چونکە وەکو کاغڵپان باسی کرد زۆربەی ئەمریکا لە سپی پێستەکان پێکاتوە، بەس تەنها ئەم ڕاستکردنەوەیە کە ڕەشپێستەکان لە ئەمریکان ئەفریقا ئەمریکیەکان 14 لە ئەمریکا و بەڵام ئەوانی کە بە سپی پێست حسابەکرێن 172 زیاترن. بۆیە لە بەرژەوەندی ترەمپ دەبێت ئەگەر ئەم کەیسە بکرێتە بەنی زۆر زەق بکرێتەوە. خۆ هەموو سپی پێستەکان پشتیوانی لە ترەمپ ناکەن. بەڵێ مەبەستم ئەوە نییە کە هەموو سپی پێستەکان پشتیوانی لە ترەمپ دەکەن، بەڵام تاوەکو ئێستا ترەمپ سوودی لە ئەو خەڵکانە بینیوە کە چونکە خەڵکێکی زۆر هەیە کە ئەگەر ئەم کەیسە وەکو بڵێ وەکو هەستێکی ڕەگەزپەرستی زیندوو بکرێتەوە لە ناو کۆمەڵگە ئەمریکیە، ئیتر بەلای ترەمپ ئاچن، چونکە ترەمپ زیاتر نوێنەرایەتی ئەم تاقمە و ئەمانە ئەکا، ئەگەر چی جۆ بایدنیش وەکو خۆی بڵێن دەیەوێت کە ئەم نادادیە نەهێڵێ و بەڵام ئەو تاکید لەوە دەکاتەوە کە ئەو نوێنەری ڕەشپێستەکانەکە ئەمە پێم وانییە ئەمە زۆر دقیق بێ، ئەگەر چی ئەو کامیلە هارێسی داناوە بۆ ئەوەی بتوانێت سەرنجی هەموو ڕەشپێستەکانە بەلای خۆیان ڕابچێشەوە دەنجی ئەوان زامن بکە، بەڵام وەکو هەموو چینەکانی تری کۆمەلگای ئەمریکی دابەش بوون بەسەر کۆماری دیموکراتدا، ینی گرنتی ئەوە نییە 100% ڕەشپێستەکانە دەنگ بە بایدن بدەن یان سپی پێستەکان 100% دەنگ بە ترەمپ بدەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ترەمپ لە خولی یەکەمی شەبەدەنجی ینی بە کارکردن لەسەر ئەم هەستەیە توانیوێتی هەندێ لە دەنگدەری ئەمریکی بەلای خۆیان ڕابچێشێ کەش ڕێژەیەکی کەم نین ئەوانش،
و هەروەها پێم وایە جۆ بایدنیش ئەگەر بیاوێ ئەم کەیسە بڵێن زیاتر هیچ لەسەرەوە بکە بۆ مەسڵحەتی ئەویش نییە بۆ پێم وایە کە نادادی کۆمەڵایەتی ڕێگۆڕیشێکی مێژووی هەیە لە ئەمریکا و هەر لە سەردەمی ئەبراهام لینکنەوە هەتا وەکو دەیە سەر مارتن لوتەر کینگ و هەتا وەکو ئێستاش درێژەی هەیە بەڵام تەقینەوەی ئەمە لە کاتی کوژانی جۆرج فلۆید ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورە بوو کە وای کرد کە خەڵک لە ئەمریکا بڕژێتە سەر شەقام و بەسپی پێست و بەڕەشپێستەوە داوای چارەسەرکردنی هەندێک لە یاساکانی پۆلیس بکەن بۆ ئەوەی کە ئەم ناداری کۆمەڵایەتی کەم بێتەوە. بەڵێ کاک لوقمان ئەگەر یارمەتی نەزانم لەوان چ سەرنجێکیش دەبێت لە سەکسەکانی این بەڵام با من پرسیارەکەی خۆم بکەم ئەو وەختە سەرنجەکەش ئەتوانی لەگەڵەوەدا وەڵامی بیتەوە. کریس واڵز زۆر هەوڵیدا کە سەرۆک ترامپ ئیدانەیەکی ئەو ڕەفتارانە بکا کە ڕوویاندا بە تایبەتی لەلایەن هەندێک لەو ڕێکخرا و لایەن و گروپە سپی پێستانەوە بەڵام سەرۆک ترامپ نەچوە ژێرباری یعنی بە هەر شێوەیەک بوو بێ خۆی دەرباز کرد لەوەی کە ئیدانەیەکی ڕاستە و خۆی بکە. ئەمە زیان لە ترامپەدا لە هەڵبژاردنیاندا. والله بەڕاستی نازانم بووە ناتوانم بڵێم دقیق وەڵامێکی ئەوتۆم پێ نییە بۆ کاک بەڵێن چونکە بەڕاستی یعنی خۆپیشاندانەکان سیر ڕێکەوت و سەیریش یعنی کۆتایی هات یاخۆ بڵێن سەیریش ئەنجامی هەبوو یاخۆ بڵێن بەرەنجامەکانی سیر بوو سیر دەستی پێکرد و سیر بەردەوام بوو و سەیریش کۆتایی هات سەیریش کۆتایی هات کاکە سەرەتا کە دەستی پێکرد خۆپیشاندانەکان بە شێوەیەک دەستی پێکرد کە ئەمە دژی ڕەگەزپەرستیە یعنی واش دەستی پێکرد کە بێلایەنی پێوە دیارە و یعنی هیچ شینێک هیچ حیزبێک لەم دوو حیزبە خۆی ناکا بە خاوەنی ئەم خۆپیشاندانانە و سوپا بێلایەنە پۆلیس بێلایەنە شتەکان هەموو بە بێلایەنی ئەڕوال هەتاوەکو لە ڕوویەکەوە تا مانگی یەکەم میدیاش تا ڕادەیەک بێلایەن بوو بەڵام وردە وردە دەرکەوت کە باڵی ڕازڕەوی چەپی باڵی ڕازڕەوی دیموکراتەکان دەورێکی کاریگەری باڵی تونڕەوی ڕاستی دیموکراتەکان دەورێکی کاریگەریان هەیە لەناو خۆپیشاندانەکان بە تایبەتی لە خۆپیشاندانەکانی سیاتڵ لە خۆپیشاندانەکانی ئەتلانتا لەوانەی بنسلڤانیا لەوانەی واشنگتن بەڕاستی زۆر دەوری کاریگەریان هەبوو بوو بە نقطەیەکی بوو بە خاڵێکی نێگەتیڤی خراپ بۆ دیموکراتەکان هەتا یەک شتی پێ بڵێم مەسەلەی تاڵانکردن مەسەلەی دزیکردن شکاندنی دوکان و بازاڕەکان زۆر زۆر خراپی هەبوو لەسەر دیموکراتەکان و بە قازانجی ترامپ شکایەوە ئەم مۆزوعە یعنی بەڕاستی ئیتر نازانم ئایا ئەمە ئەوانەی کە یعنی ئەم کاریان کرد و بەم کارە هەستان و بەم کارە هەتاوەکو کاکە ینی مەسلەی سووتانی ئاڵای ئەمریکی مەسلەی تێکدان مەسلەی لە پۆلیسدان یاخود مەسلەی دەستدرێژیکردنە سەر سپی پێست لە هەندێک حاڵەتە من ڤیدۆم بینیوە یعنی مەسەلەن شتێکم بینی زۆر سیر بوو یعنی بەڕاستی لە خۆپیشاندانەکانە کۆمەڵێک خەڵکی ڕەشپێست دانیشتون کۆمەڵێک سپی پێست قاچیان بۆ شۆن لە ناو تەشتێکە یعنی ئەمانە هەمووی بە ڤیدۆ گیراوە بڵاو بۆتەوە ئەمانە هەمووی کاریگەری گەورەی کردوتە سەر سپی پێستەکان و من پێشم وایە بە ئەنجا کاک بەڵێن با من بۆی بیرم نەچێتەوە ئەم شتا من دوێنێ شتێکم خوێنەوە ئەو کەسانی بەشداری لە ڕاپرسیەکانە ئەکەن کەسانی حیزبین یعنی بەڕاستی یعنی ئەمە نقطەیەکی گەورەی سیێنێن خۆی دوێنێ باسی کردو ئەمە نقطەیەکی زۆر زۆر بەڵام ئەمە بۆ هەردوو لە ڕاستە ئێستا بۆ نمونە لەو ڕاپرسی کە سیسپان کردبووی سەرۆک ترامپ لە پێشەوەی زۆر لە پێشەوە بەڵام لە ڕاپرسیەکی ترا کە کەناڵێکیکە کردوێتی بایدن لە پێشەوە کاتە قسەی بۆ هەردوو لە ڕاستە بەڵام لە لەینەکەی CNN کە باسی کردبوو دوێنێ شەو ئەڵێ لە ساعت چلی ئەوانەی کە حیزبین لە ساعت چلی دیموکراتن لە سا 20 کۆمارین کە بەشداریان کردو ینی کەواتە ئەگەر لە نەتیجەکە خراپیش بۆ دۆناڵد ترامپ کەواتە نەتیجەیەکی حەقیقی نییە ئەنجاڵێ 670 کەس بەشداری کردو ئاخر چۆن تۆ خەڵکێکی 300 میلیۆن کەس دەنگ ئاات تۆ بە 670 کەژت ئەتوانی
پیاوانەی ئەگەر یارمەتی من دەگەڕێمەوە وڵاتان بۆ تەوەری دوایی بەرنامەکەمان ئەمێنێتەوە سەر ئەوەی کە بزانین ئایا کاندیدەکان بە ئەنجامەکانی هەڵبژاردن قایل دەبن یان نا. سەرۆک ترامپ داوای هەڵبژاردنێکی ڕەوا دەکات. هیوادارم هەڵبژاردنێکی ڕەوا بێت. ئەگەر هەڵبژاردنێکی ڕەوا بوو ئەوە لە 100% لەگەڵیدا دەبم، بەڵام ئەگەر ببینم دەستکاری 1000 کارتی دەنگدان دەکرێت ناتوانم پێ قایل بم. بەمانایەکی تر من بە هەڵبژاردنێکی ساختە تیاکرا و ڕازی نابم. ئەمە هەڵبژاردنێکە و زیاتر لە 80 ملیۆن کارتی دەنگدانی تیادایە. خاڵی دووەمیش ئەوەیە ئەوانە فێڵ و تەڵەکە دەکەن. جۆ بایدنیش لەو بڕوایەدایە لە پاش ڕاگەیاندنی ئەنجامەکان کێشەیەکی ئەوتۆ دروست نابێت. ئەو هەر نازانێت باسی چی دەکات. جامە بڕوای منە. من بە ئەنجامەکان قایل دەبم و ئەویش پێ قایل دەبێت. دەزانی بۆ؟ چونکە هەر کە سەرکەوتوی هەڵبژاردن ڕاگەندرا پاش ئامارکردنی هەموو کارتەکانی دەنگدان یانی ئیتر تەواو کۆتایی پێات. ئەگەر من سەرکەوتم ئەوە چاکە و ئەگەر منیش نەبم ئەوە پشتیوانی ئەنجامەکان دەکەم. جا من هەر تەنها بۆ دیموکراتەکان نابمە سەرۆک، بەڵکو بۆ دیموکراتەکان و کۆماریەکان دەبمە سەرۆک. جارێکی تریش سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ ئاگاهی دەداتەوە بەوەی کە فەرمانڕەوایەتی دیموکراتیەکان ئەو فەرمانڕەوایەتیە نییە کە خەڵک دەیەوێت. ئەگەر ئەم بگاتەوەی ئەم وڵاتە بەڕێوە بێت وەک چۆن شارەکان بەڕێوە دەبن ئەوە دەوروبەری شارەکانمان نامێنن. بەڵێ دەوروبەری شارەکانمان نامێنن و هەروە کێشەی وەها دەبینین کە هەرگیز نەبینراون. کاک لوقمان کاکارۆخ کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە، زۆر بە کورتی پێم بڵێن دیبەیتی یەکەمی نێوان هەردوو بەربژاری سەرۆکایەتی ئەمریکا چ ڕنگدانەوەیەکی هەیە بۆ دیموکراسیەتی ئەمریکا. کاک کارۆخ فەرموو. بەڵێ پێم وایە کاک بڵێن دیبەیتەکە گرنگە. ئەگەر چی ئەم دیبەیتی یەکەم بە گوێرەی ڕاپرسیەتی CBS دەڵێ کە 168 خەڵکی ئەمریکا ڕازی نەبوون لە شێوازی بەڕێوەچوونی دیبەیتەکە، بەڵام ڕنگدانەوەی خۆی دەبێت دیبەیت گرنگە بۆ بەتایبەت ئەو هاوڵاتیانی کە دەنگەکەیان یەکلان نەبووتەوە. ئەوانە چاوەڕێی دیبەیت دەکەن، چاوەڕێی ئەوە دەکەن بزانین بەرنامەی بروژێرەکان چۆنە و ئەمە کاریگەری تەواو دروست دەکات لەسەر ئەمانە و ئەمە لەلایەکی تر کاریگەری دەبێت لەسەر ئەو وڵاتانی کە پێی دەڵێن سویک ستیت، ئەوانەی کە ئەو وڵاتانی کە لە هەر هەڵبژاردنێکە دەنگ بە بەربژێرێک دەدەن، ینی بەسەر کۆماری یان دیموکراتە ساغ نەبوونەتەوە. بۆیە دیبەیتەکان گرنگن و کاریگەری خۆ دروست دەکەن لەسەر هاوڵاتیانی ئەمریکی و پێم وایە دوو دیبەیتی داهاتوو چارەنووساز دەبن بۆی کە بزانرێ کامەیان بە تەواوی دەتوانێت سەرنجی دەنگدەری ئەمریکی بەلای خۆی ڕابکێشێ. بەڵێ کاک لوقمان جەنابەت ڕاچێ پێ وایە ئەو یەکەم دیبەیتەی کە کرا پرسی دیموکراسی لە ئەمریکادا خشبێتە ژێر پرسیارەوە؟ بڕوان ناکەم بۆ شوێ، بەڵام خۆی حقیقەتەن دیبەیتەکە بۆ قازانجی پارەکۆکردنەوەش باشە، یعنی باوەش بڵێ ساعتی دوای دیبەیتەکە دیموکراتەکان 3 ملیۆن و 800 هزار دۆلاریان کۆ کردوێتەوە. ئەمەش شتێکی باشە، ینی ئەمەش پارەیەکی باشە بۆ هەڵبژاردن. خۆ حقیقەتەن یانی ئەم دیبەیتانە کاکارۆغ ئاماژەی پیا بۆ جەماوەیەکی خۆڵەمێشیە، ینی ئەو گەوانەی کە دەنگیان نەدا و کە بەڕاستی لەم هەڵبژاردنا بەرە ساڵ 6 زیاتر سابەکەن دەنگی خۆیان یەکلا نەکردوێتەوە. ئەتوانم بڵێم دوو دیبەیتی داهاتوو کە خۆی کێشەکە لەوەیە کاک بڵێن ئێستا ئەم کەیسان ئەم تەوەرانی کە باس کران بڕوان ناکەم لە دوو دیبەیتەکەی ترا باس کرێنەوە. بێگومان جەماوەی ئەمریکی هیچی دەست نەکەوت لە مەسەلەن بەرنامەی ترامپی دەست نەکەوت بزانێت چیەوە ئابووری بە داهات و بەرنامەی جۆ بایدنی دەست نەکەوت بۆ ئابووری. ئیتر هەموو ئەمانەژەکەوێتە سەرەوەی کاتێکە دەنگدەر دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و بڕیاری یەکلاییکەرەوەی خۆی دەدا بۆ 4 ساڵی داهاتووی ئەمریکا. کاکارۆخ کاک لوقمان زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. زۆر سپاس. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە هەتا ئێستا لەگەڵماندا بوون تا بەیەگەیشتنەوەی داهاتوومان و بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵ.